میوانی ئەڵلقەیەم جارەمان عەبە کەریبە. بەڕاپ و دەرکەوتنە جیاوازەکانی بینەرێکی تایبەتی لە خۆی کۆ کردوێتەوە. بزانین بۆ کۆمنتەکانی ئێوە وەڵامی چی دەبێت. لەگەڵ ئەو ستایڵی منە گونج حەزم ناکرد دەچم بە زۆر خستیانمان ڤیدۆکەڵ جەیەکی خۆش دژی بەخێر بیت. خۆش عەبدوڵڵا غەریب هۆکاری چی بۆ ئەو ناوت گۆڕی و بەکارت نەهێنا؟ نازانم لەگەڵ پرسیارێ لە خۆتەغەم لەگەڵ ئەو ستایڵی منە گونجەوە ناوە بە من بڵیت نا تەنیا هۆکارەکەیەوە بوو؟ تەنها کارەوە بووە لە بەریتانیاش چکە لێ گەورە بوومە هەمووی بە عەبەبانیانە کردم ئیتر شتەکە گونجا لەگەڵیە. ئێستا من پێت بڵم عەبدوڵڵایان بڵم عەبە. عەبە زۆر باشە. چیرۆکی ئایلا و هاوڕێکانی چۆن بوو؟ هی نەڤید بوو داوای دوێتی لە تۆ کرد یان هی تۆ بوو داوات لە نەڤید کرد؟ گۆرانیە دروستم کرده بوو چەند ساڵ پێش تقریبا ساڵ لە پێشەوەی نەڤید بۆ نەڤیدی بنێرم بەڵام ئەو ڕاستی نەمەویست بە ناوبانگ بم هیچ کاتێ و لە گۆرانی وەرەوەشە دەرنەکەوتم حەزم ناکرد بە ناوبانگ بم منم کرد بۆ حەزی خۆم نەتەنیشت ئەوەی چۆپی فەتاحش حەزم ناکرد دەچم بە زۆر خستیانمان ڤیدۆکەوە ئیتر دروستم کرد بۆ یەک دوو نەفەرم نرد ڕاستی بۆ نەڤیدم نرد لە لەندەن بووین بێکەوە گوێ لێگرت یعنی شتێکی زۆر تایبەتە حەزەکەم ئیشی لەسەرکەین ئیشمان لەسەر کرد و ئەو گۆرانیە کە ئەوەی ئێستەیە بە قووەتی هەردوو لە تەواو بوو یعنی دروست کرا بوو بەڵام تەواو بوو بە قووەتی هەردوو لە گۆرانیەکانت بۆ هەموو شوێنێک دەگونجێن؟ بۆ هەموو شوێنێک کەوتەتە سەر ئینسانەکە منە ستایڵم خۆم لەگەڵەوە ستایڵانەیە گەورە بوو و ئینسانش هەستم کرد لە وڵاتە پێویستیان پێیە چکە هەموو گۆرانیەکانمان عاشقایە شتێکی جیاوازیان بینە کە بچینە باڕێ شوێنێ هەمووی ئەوروپی نەبێت گۆرانی خۆشمان هەبێت. عەبە کەریب دەیەوێت بە گۆرانی پارە و گەرمە و تەقە چی بگەێنێت بە کۆمەڵگا؟ جەیەکی خۆش وەرگن بژین وەڵڵا بژین ئەمە عاشقایەتی ئەو شتانە واز دێبن. باشە واز لە عاشقایەتی دەهێنی لە گۆرانێکدا دەڵێی شاجوانی تۆیە شارەوان ئێستاش پاڵپشتی لە ڕۆژاوا دەکەیت؟ هەموو کاتێ بۆ من هەمووی وەکو یەکە کوردە کوردستان یەک پارچێ. پێی دوایە ئەم ستایلی تۆ بۆ کۆنسێرت گونجاوە؟ بەڵێ لە سلێمانی کردم پەڕاستی تایبەت بوو. گۆرانیەکان زیندوو بوونیان پلەیباک شێوازێک هەیە پێڵێن ئێستا لە هەموو ئەوروپاشە ئەگەر سەیریکەی سا 25 سەڵتی خۆیەتی و چی لێکرێت ڤۆکڵەکانیەتە خوارەوە مۆزیقاکە بەرزەکرێت سا 75 سەڵتی خۆمە بۆ لەبەرەوەی گۆرانەکانی من هەمووی ئەنەرجیە و ئەگەر بتەوێت بەل پلەیباک بیکەیت ئەو ئەنەرجیی نامێنێت یعنی هەر ئەو جەوەت نایەتێ ئەو هەستت نایەتێ بەڵام پلەیباک لە شوێن کردومە بەڵام زۆریش کاتەکان ئێستا لە پۆسایدن کە لە ماوەیەکردمەوە لە سا هەشتای سەڵتی خۆم و خەڵکەکە ژەستی پێک. ستایلت زۆر جیاوازە لەگەڵ کلاسیک بەڵام خۆت گوێ لە گۆرانی کلاسیک دەگری یان دەیانڵێیتەوە؟ هەڵماوە لە ستودیۆ یەک دوو جار بەڵام ئەگەر خۆم بۆ خۆم دامە گوێ لە گۆرانی خاوەگرم ینی باب مایلی ئەو هینی هەفتاکان هەشتاکان. زیاتر کێ؟ باب مایلی یەکێ لە خۆشەویستترین هونەرمەندی دنیا بەلای من وە لە کوردیشە زۆر گوێ لە مکای لەگرم. لەگەڵ زەمەنی حەسەن زیرەک و ئەمانە چۆنی؟ حەمەقوت و زۆر حەمەقوتوی ئێمەیە ئەو بیرم چوو هەر جارێک پێش و ئێچمە ستودیۆ ڕاستی حەمەقوت و ئەبێت گوێ لەگرم یعنی زۆر شتی لێ فێرە بم عینە دینیش وەزانم. لەگەڵ نەڤید و دەروون و ئاریاس و ڕۆمی و زۆربەی هونەرمەندان دوێتت کردووە هۆکاری ئەمە دوێتە چییە؟ ئەزانی خەوێکم هەبوو کە هەرچی هونەرمەندی کوردستانە گۆرانی لەگەڵادانم حەزم کرد یعنی شتێکە کە بمێنێتەوە وەکو یادگاریەک هیتریش هەیە لە ماوەیە 3-4 هونەرمەندی ترن دروستکراون بەس تقریبا ساڵ و نیوە کە بەڕاستی تۆزێ خەریکی ژیان و کار و خۆتزانین چۆن بەس دووسێ دوێتی زۆر باشم هەیە لەگەڵ خەڵکی زۆر بەناوبانگ. کوردن هەمویان؟
بەڵێ. عەبەکەریبیش وەڵامی کۆمنتەکانی ئێوەی دایەوە. تا میوانێکی تر و کۆمەڵێک کۆمنتی تر ماڵاوە.